جا دەمەوێت گفتوگۆ بکەین لەبارەی ئەوەی کە ئێران ئێستا دەبێتە یەکێک لە وڵاتانەی کە ئەنجامە لە کۆمەڵەی برێکس، هەرچەندە ئێران بەهۆی ئەو گەمارۆیانەی کە تا ئێستا بەهۆی بەرەمێنانی چەکی ئەتۆم و یاخود پیتاندنی یۆرانیۆمەوە لەسەری هەیە، وڵاتێک کە دەکرێت بڵێن ئابوووریەکەی تا ڕادێکی زۆر لە قەیرانایە. چ ئامانجێک هەیە لەوەی کە ببێتە ئەنجامی برێکس لەگەڵ دکتۆر مەجید حەقی چاودێری سیاسی ڕاستەخۆ لە هێلسینکی پایتەختی فنلەنداوە لەگەڵمان دەبێت گفتوگۆ دەکەین. دکتۆر شەو باش، زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. بەێ سلااف بۆتە دکتۆر مەجید. یەکەم پرسیارا من ئەو دەبێ گەلو بۆ ئیرانی گرنگیە ئەندامیتیە بریکسە چییە؟ جلک سپاس بووە لە ڕاستیداش بۆ ئیرانی ئەندامەتی لە برێکسیدا وەکردنا دەرگەی نو خەسمەوەی جواری ئابووریداوە لەسەر جیهانە ئابووریە ئیرانی دەبێت کە هەند زانند کە کۆمەڵە ئیسلامیە ئیرانی لە ئالیە ڕۆژاوا و خەسمە ئەمریکا و ئوروپا وەکەتیا ئەمبارگۆیە یا دۆرپێچە ئابووریدا نەکاری نەفتێ بفروش پەریوەی دەست تێ دێتن. بریکس یەک لە ئەرمانجی ئەوە کە لە هەمبەری سیستما سویفتی سیستما نەقلە پارە لە ناوخۆدا پێک بینیتن لەوێ ڕێدا ئیران دەکاریتن، بەلکی ئیران لە پێشە ڕۆژدا بکاری بیتن لە ڕێکا تجارەت و کڕینە فرۆتنە دیال وڵاتین بریکسیدا وێ دۆرپێچی دەور بدەتن. زۆر باشە دکتۆر. بەڵێ فەرموو ئەم زانی قسەکانت تەواو کردووە. ئالیەک دیجی مەسەلەی ئەوەیە کە دوو ئەندامێت برێکسی خاصمایی رووسیا و چین هەردووک ئەندامی شورا ئەمنیەتە یعنی شورای ئەمنیەتە نەتەوەی گرتینە کە دەنگێ بێتو هەنە. سێ ئەندامی دیجی لە برێکسیدا خوازیێرەوەیتینە کە بنە ئەندامی شورای ئەمنیەت وەکو هندوستان و برازیل و ئەفریقای باشووری. و ئەوانە لە واری سیاسیوە هەمبەریەک لە دژی وڵاتی ڕۆژەوەی هەنە ئەوە دەبیتە سەبەبێتی کە ئیران لە واری سیاسیوە بکاری بیتن هەوبەندێکی پەیدا بکرێت کە دژی وڵاتین ڕۆژەوەنە دەمەکیدا کە مەسەلا ئەتۆمی مەسەلا ئەتۆمیە ئیرانی لە ڕاستیدا کەتە فریزێدا دەگەل مەسەلا بەرجامی ڕاستەیە وەختی مەسەلا بەرجامی ڕاستە ئابووریە ئیرانی دەگەل وڵاتین جیهانی هاتیە ڕاگرتن ئەندامبوونا ئیرانی لەوان ڕێدا و بەشداریەوە دەڕێیا ئەم بێژن بانک و گەشەکردن کە وڵاتین بریکسی دانانە بەشداریکردن لە دراوی دیجیتالی کە لە پێشە ڕۆژدا ئەوەنە دەخوازن پێچەچیتن هەموو هەندێک دەرفەتی نوێژ بۆ ئیرانی دەخڵقین کە ئەو دۆرپێچن کە جیهانە غەرب سەروێدانا جیهانە ڕۆژەوە سەروێدانا بەلکی سبکتر بیتن. بەڵێ دکتۆر وەک من لە سەرەتای قسەکانی شماواژەم پێکرد کە ئێران ئێستا وڵاتێکە کە ئابوووریەکی تا ڕادەیەک قەیراناوی هەیە وە گەمارۆیەکی زۆری لەسەرە لەلایەن ئەمریکا وڵاتانی ڕۆژئاواوە. ئەو هێزە چییە یاخود چیوە لە وڵاتانی ئەندامی برێکس دەکات کە ئێران بهێنە ناو گروپەکانەوە لە کاتێکدا خۆتان دەزانن چەندین داواکاری وڵاتانی دیکە ڕەت کراوەتەوە بۆ بوون ئەندامی برێکس؟ دەزانێت لە کاتی ئێستادا بە تایبەتی دوو وڵاتی ئەندامی برێکس هەم چین هەم رووسیا لە بەرامبەریەکی هەمبەریەکی یەکجار کێشەی یەکجار زۆریان لەگەڵ وڵاتانی ڕۆژەوە هەیە. رووسیا وەکو ئێران لە دۆرپێچ یا بڵێن ئامبارگۆی ئابووریدەوە بەهۆی ئەو شەڕێکە دژی وڵاتی ئوکراینیا جێبەجێ کردووە. کێشەکانی نێوانی ڕۆژەوە و چین لەسەر مەسلەی تایوان و لەسەر قوڵایی استراتیژی خۆیان بووتە هۆی ئەوە کە چینش هەست بە مەترسی بکاتن. ئێستا چین وەکو دومین ئابووری جیهان لە حالێکدا لەگەڵ ئەمەشتا کێشەیەکی یەکجار زۆر لەگەڵ وڵاتانی ڕۆژەوە هەیە لەگەڵ ژاپۆن و وڵاتەکانی دیکەی هاوپەیمانی ڕۆژەوە هەیە کە بوو ئەوانە پێویستیان بە بەرەیەکی ڕۆژەوەی هەیە کە هێزی خۆیان بەهێز بکەن هەم لە ڕووی جغرافیەوە هەم لە ڕووی ئابووریەوە هەمیش لە ڕووی سەرچاوەکانی وزەوە بۆ ئەوە کە بتوانن لە ڕکەبەری لە هەمبەری وڵاتانی ڕۆژەوە خاصمایی بڵێن حوت بەهێز بکەن هەر بە خۆتان دەزانن ئەم وڵاتانە لە ڕووی ڕووبەری جغرافیەوە هەروەها لە ڕووی کانگا ژێرزەویەکانەوە زیاتر لە وڵاتانی ڕۆژەوە سەرمایەکانی کانگای ژێرزەوی هەیە هێزی هەرزانی کاریان هەیە کە ئێران ئەمە لە بەرچاو دەگرێتن بوون لەگەڵ ئەوانەدا دەتوانێت هێزێک تەواو بداتن لە بەرامبەری ڕۆژەوەدا. دکتۆر نها ینی مشارک دەردکەوێ پێشگەل و ئەندامیتیە ئیرانیت بریکسە
دیوی واتەیەک و ئەو دۆڕپێچێنک و لەسەر ئیرانی هاتنە سەپاندن ژالی ئەمریکا بە ژالی وڵاتیان ڕۆژاوا بە ژالی وڵاتین ئەندامین بریکس بە بین شکاندن دکاری وسا ببە؟ احتماله دلت ما دبركو چین کو زورترین تجارت اوی لجل اروپا و امریکا بلا من چیت امریکا و اروپا پیتوا صدی 45 لآبروی حمود جهانی لدسوانه چینجی تجارت هری مزنی اوی لجل امریکا و اروپا و چینی جل اکثر مگذاری هم لأوروپا کلیه هم لأمریکا کلیه برویتی از نبارم کو او دور پیچنه یعنی اندامتی ایران ببید سببی که او دور پیچنه لسر ایران سوک بینجنان انا دور پیچا بشنید به چه سببی؟ به سببی که ایران 0.9 لصدی یعنی کمتر یک صد همو آبوریا جهانی پیک چه ولات دنجی نه روسیه کوی کوی دور پیچ دوا نه بارم آماده بید که پرجواندی خوی کشتی بفروشید بو ایرانی زۆر باشە دکتۆر با بەگشتی باز لە کۆمەڵەکە بکەین ینی کۆمەڵی برێکس خۆتان دەزانن ئەمانجەکانیان پێچوانێ و هەژمونەی ئەمریکا و ئابووری ئەمریکا و کە لەسەر جیهان هەیەی کار دەکەن بۆ نمونە کە تازە بوونەتاندامی وەکو ئیمارات میسر سعودیامانە هاوپەیمانی ئەمریکان پێتان وایە بە بەشداریکردنیان بە ئەندامبوونیان لە نێو گروپی برێکس هاوپەیمانێتیەکانیان لەگەڵ ئەمریکا چی بەسەر دێ چارەنووسی چی دەبێ؟ دەزانیت دنیای ئێستا دنیای ڕایەتەکانە دنیای شەبەکەکانە بەوەتای ئەوە کە هاوپەیمانەکانی جۆرە و جۆر سنتەرەکانی جۆرە و جۆری دنیای پێک دێن کە هیچ کەم لە هاوپەیمانەکان بەردەوامی ئەو تۆی پێشتری بە شێوەی کلاسیک یان نابێت بوو شتێکە زۆر سروشتیە کاتێک کە بۆ نمونە وڵاتانی عەرەبی لە دەوری خۆیان دەخەریتی یەکەتیەکی ئابووری پێکدێن یا تورکیە و وڵاتانی عەرەبی وایەک لەمەبەر ئەردۆغان چوو بەسەردانی وڵاتانی عەرەبی کردبوو لە سعودیە و لە قەتەر ئەوانە بوو ئەوانە هاوپەیمانی اقتصادی یا ئابووری پێکدێن یا وڵاتانی باکووری ئەفریقا و اروپا خەریکی هەندێک هاوپەیمانین هەمووی ئەوانە هاوپەیمانی ڕایەتپێین کە لە بەشێک لە بەرژەوەندەکانی خۆیان دەتامین دەکەن کەوا بوو بوونی ئەوانە من پێم وانییە لە درێژخۆیان دەبێتەوەی ئەوە کە هەمبەریەکی یا بڵێن بەرامبەریەکی ئابووری بەو توندیە کە پێشتر لە دەورانی شەڕی ساڵدا هەبوو پێک بێت بەڵام لەو مەقتەعەدا لەو هەلومەرجەدا ئەم هاوپەیمانیە لەوانەیە ببێتەوەی ئەوە کە خێرایەک بە دەشەی ئابووریەوان شت لێرەدا هاوبەشەیە هەموو ئەو وڵاتانەی کە پێکەنەری بریکس هیچکەم لە وڵاتانە جگە لە هەندوستان و برازیل دموکراتی بەڵام لەگەڵ ئەوەش هەردوو وڵاتی هندستان و برازیلش وڵاتەکانن کە زۆر بڵێن بە شێوەی نەریتی وانە دەکەن ئاین لەواندا زۆر کارگەرە ناسیۆنالیسمی خۆجەیی لەوێدا زۆر کارگەرە و لەگەڵ ئەمەشدا چین و هندستان ڕکەبەری یەکترن لە زۆر بوارەوە هندستان و روسیا لە زۆر بۆرەوە ڕکەبەری لە حاڵی حاضر ئابووری روسیا خەریکە لە دوای هندستان دەبێت هەمووی ئەوانە دەبێتەوەی کە لەگەڵ ئەمە کە ئەوانە هاوپەیمان بەڵام زۆر دژبەری یەکتریان هەیە کە وەکو وڵاتانی ئوروپایی و ئەمریکانین کە بتوانن لە ڕووی ئستراتیژی و لە ڕووی بەرنامە و سیاسی و یا بایەخستن سپاس بۆتە دکتۆر مەجید حەقی چاودێری سیاسیش هەلسینکی پایتەختە فینلاندا لەگەڵمان دەست خۆش.